بێت زۆر سپاس بەخێر هاتن بۆ فامیلی مۆڵ سپاس دەکەم زۆر سپاس مەمنون کەش و هۆی ئەمڕۆی فامیلی مۆڵت پێ چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە وەڵا دوای ئەوەی کە بانگ ماشکان حەزم کرد ینی لەگەڵ ئەو برا بەڕێزەی تەوان بەڵێ ڕەفیقمە و ئەو خزمیشمە هەردەم دایمەن پێکەوەین ئەمن بەخۆم لە سۆران هاتیمە میوانی میوانە سپاس دەکەم بەڵام گوتم دوای بانگ بە یعنی کاتێکی خۆش بینە سەر بەیەکەوە هەروە زۆر باشە بەخێر هاتیتۆ بە زۆر سپاس مەمنون ناوی جەنابەت مەغدیت کاک مەخدیت چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ کە شۆی فامیلی مۆڵت پێ چۆنە وەڵا میوانمە ئەوڕۆ لە سۆران هاتووە ئیتر پاش بەربانک گوتمان دەچینەوە دەرێ هەم بۆ جل کوشتو ئەگەر پێویستمان بی جەوە کەش دەگۆڕین بەس ئەوڕۆ هەست پێ دەکەم فامیلی مۆڵ بڕک چۆڵە جە نازەم زارێ زووە یانیش هەر ئەوڕۆ زوو بێ ئەگەر نا فامیلی مۆڵ جموجەڵێکی باشی هەیە باشە مادەمێ و ڕەفیق یەکترن شتێکی خۆشم لە بینی هەردووکتانە بۆ بگەڕنەوە یەکێکتان بۆم بگەڕنەوە ئەنجە تۆ یان تۆ سڵتەکە مایکەکە ڕووی بستڕێن مەکامتان واللهی فەرق نییە بەس لەو دەمای ڕەنگە شتێکمان بیرنێتەوە شتمان ڕەنگە زۆرە لە نێوانمان سەفەر و شتیامان بێکەوە کردی ڕەنگە شتی خۆشمان هەبێ گەو شتێکی بەبیر بێتەوە باشە وەڵی سەفەر شتیوە سەفەرمان بێکەوە کردووە هەر لێرە باڵێن سەفەرێکمان کرد بە سیارە چوین ڕێگایەکە دوور بوو بۆ وڵاتێکی تر بوو پێم وتن ئەمن دەبی لە پێشەوەی سیارە دابنیش طبعاً پێشەوەی سیارش لە ڕێگای دوور عادەتەن پێشەوە خۆشترە ئەوەی لە دووادانیشی عەزابە بینی ینی زۆر ناخۆشە برادران لە نیوەی ڕێگا زۆر بێزار بوون وتیان ڕاگرا سیارەکان ڕاگر وتیان ئەرێت و هەتا کەنجی بە تەمای هەر لە پێشەوەی سیارە دانیشی تو وەڵام شەرتەکەم وا بوو هەر دەبی لە پێشەوەی سیارە دابنیشم وتیان کاکەمە مردین ینی بزەبەت ینی ئەو جالێ تقریبا ینی وتیانە تو غافلاندمان دواتر لەگەڵ برادری سێ کەس بووین ئەوتر گوتمە تو بیغافلێنەوە سڕی منە لە پێشەوە دانیشین ئیتر چووین لە پێشەوە دانیشین دواترەوەندە لە پێشەوە دانیشتن و داستەمان هەمووستانچی ڕۆژ لێبدە لەبەر ڕۆژەکە تقریبا خۆش نازەرەرمان کرد بەڵام یعنی وەکو دسم پشتمان ئیسراحەتی کرد بەس دەستمانە ئەچی بینە دەرێ سوتا و کاتی نێنکەم هەموو جار لەگەم لە پێشەوە دانیشتم زووترێگە بەجەیەکە پێشە زووتر دەگات تەبان من وەختی دەمزانی ڕۆژ دەسوڕێ دەکەویتە لایمە ئەمن دەمگوت ئەم دێمە خوارێ دەسمە لایەکەی سێبەرەکەی ئەوان شویان دەزانانی من ئابێزار بوومە لە پێشەوە دەم گۆم گۆڕنە پێشەوە دیێم و قەلبیان سودا بوو باشە دەستەکانتان خۆش زۆر سپاس با پرسیارتان لێ بکەم باشە ئیسلام ئاباد پایتەختی چ وڵاتێکە ئەفغانستان ئەسڵەن پاکستان بابا پایتەختی پاکستانە چاوا دەستەکان خۆش بێت سەرەکە و وەڵامەکەی تۆ زۆر ڕاستە زۆر سپاس تۆ بەجێ دێڵین جارێ لەسەر ئیزنت ئاسوڕەمە لای ڕەفقەکەت چاڵنجێک لەگەڵ تۆ ئەەکەم ئەگەر زانیت ئەو کاتە بیتە خاوەن خەڵات باشە ئەگەر هاوکاران مۆبایلەکەی خۆم پێ بدەن یاریزانێکە وێنەی یاریزانێکە بە منداڵی ئەگەر تۆ زانیت ئەو کاتا بیتە خاوەن خەڵات ئاساییە هەست پێ دەکەم بە میسی دەچی هەست پێ دەکەی بە میسی دەچی زۆر منداڵە ینی هەست پێ دەکە بە میسیەتی زۆر منداڵە تەوقعی ئەو دەکەم نارێم زۆر دڵنیام بەڵام زیاتر ینی بە ئەو بێ با ئەو بێ زیاتر فکرم بۆ کەس ناچی تا وەڵامەکەی زۆر ڕاستە لیۆنێل میسیە دەستەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم زۆر سپاس سلامت بژیر مەمنون خۆش بە گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستان خۆش بێ پیرۆزە تۆ بووی با خاوەن بڕی 25,000 دینار لەلایەن هۆم ئیستانبولەوە لە فامیلی مۆڵ دابینکراوە دەتوانین چی بازاری خۆتی پێ بکەین زۆر سپاس بۆ تۆش بووی بە خاوەن خەڵات لەلایەن ماکسەوە بە بڕی عەفو 15,000 دینار تۆ دەتوانێت بچی بازاری خۆت بکەی لێ دەستان خۆش زۆر سپاس خۆشحاڵ بووین بۆ چاپێکەوتنەوە زۆر سپاس